دکتۆر سپاس کاکرێبین ساعتاتە خۆش بڕاستی جارێک بەرێ بووژێ و عشیر لێرە بوو ڕایامە ئەوە مستەقبلی گۆرانیە کوردی سەر ملێوەیە بڕاستیانی تشتێکی خۆشکی دەگوت لەفزێکی باش ئەداءێکی باش حزورێک باش مەقام هەر ڕاست ئیقا هەروەها دەنگێتەژی وەختێت دستریان تژرەح دستری بڕاستی مکمل بی گەلێکی سپاس بۆتە دەستخۆش کاکرێبین وەکو مامۆستاوتی بەڕاستی دەربرینی وشەکان زۆر باش بوو ئەداکردنی گۆرانێکە باش بوو ئیقا بە شێوێکی گشتی لەگە گروپی مۆسقا زۆر باش بوو هەستم کرد بەڕای من تۆنەکە تۆزێک نزمتر بوو لە دەنجی تۆ دەبا تۆزێک بەرزتر بە بەڵام بە هەر حاڵ لە هەموو بارەکان سەرکەوتوبی هیوای سەرکەوتن بۆ دەخوازم مامۆستاخت هەر بژێت کاکێ ڕێبین وەکی مامۆستا گوتی دەست خۆشیت لەتکەم ڕاستی پاشە ڕۆژەکە باشی هایی شێوەیەکی گشتی تەشا کۆنتڕۆل لەسەر هەمی خاڵەکان خاڵێت بێت مامۆستا بەحسکردین تنێ ئەو خاڵا مامۆستا چێتۆ گوتی کە تۆ نەگەر برنتر بە نەبێت دوبارەکەم تەشا کۆنتڕۆل سەر ڕیتمێ بکەیت دەنگی تە گەلێکی نازەکەوی جوانە تەشا کۆنتڕۆلێ سەر سەریقێ بکەی پێڕابوون ئەداکردن گەلێک باش بوو هیوی دارم سەرکەفتێبی دەست خۆشیت لەتکەم دوبارە دکتۆرە والله من ئەوڕۆ فەخرم هەیە بۆ خۆت بۆ هەمومان کوڕێکی گەنج ئەوەندە عمری بی ڕاوەستی بە قووەت یعنی یەکە کێ بەس لە مسر یەکە نای مستەفاایە پێم وابی گۆرانێکی عەرەبی گوتی بەو قووەتەی نازان مستەفا چێ بەو دەنگەی و بەو قووەتەی و لە کەس نەتەرسا وەک پیاوە ڕاوەستاوە تۆ هەر دایمە هەمیشە عینەکەی تۆ هەر پیا بە قووە دەبینی دایمە گۆرانی بێژی ژن دایمە یەکەمە ئەمن پێدەبی لەگەڵ پیاوان بم با دیفاع بکەم لە پیاوە نییە دیفاع لە خۆت هەڵکەن یانیمە ئەوەندە بێبەختی بزانە نانە زۆر باش بووی یعنی زۆر ئەوڕۆ دڵم گەورەیە ڕێبین دەست خۆش دیارە وە کەس دەکەم تۆزە لە خۆت ڕازی ها ئەدوت من دەنگم زۆر خۆشە و باشترم لە براکەم و لەو باشترم و ئەوە پێوتم بەر لە بەرنامەکەەوە نییە وایە مامۆستاش پێی لێ بوو دەست خۆش باشبی بە شێوەیەکی گشتی لە ڕێتم زۆر باش بووی ئەم جارە وەکو حرەکات و ئەو شتانت ئیزافەتر بوو تا قۆناغی پێشووتر بەڵام وەکو تۆن کۆک نەبووی 100% لەگەڵ تۆندا بە شێوەیەکی گشتی لە سەرەتاوە تا ئەخیر زۆر جار لەگەڵ تۆنەکاندا کۆک نەبووی ئیتر نازانم ماندوو بوو بووی توات لێ هاتووەیان نەخۆش بووی مێدەکەین چاک بیتەوە ساردەوە نییە لەبەر هەندێک مێدەکەین چاک بیتەوە هەیە و سەرکەوتو بیت تڕێبێ زۆر سپاس